من نام دیە دارایە تەمەنم 11 ساڵە خەڵکیڵە بژێ شەیدم من مای ساڵێک خەریکی کارەکانمم و دەرەچم بۆ پۆلی 6 من کارەکانی من لە شتی کارتۆنی پێکاتوون وەکو کچ و کوڕ و ئاژەڵ و شتیوە لە بەرنامە و یوتیوب و شتۆ دەرێنم هەنە جار بەرنە شتێکم حەز لێ کە شتەکەی ئەو ڕسمەتیان نییە بە خەیاڵی خۆم تێکەم ئەمە سێم پێشانگامە ئێرە لە هۆڵەکرێ پێشانگایەکیش لە ناو قوتابخانە بوو پێشانگای لە دەروی قوتابخانە بوو من لە ماڵەوە خێزانەکەم هاوکار من لە دەریشەوە بۆ منە خزم و کەس و کار و مامۆساکان وەکو هەموو مناڵەیان عادەتەن قوڕی سەناعی بۆ کڕیترە بۆی حەزی لە ڕەنەکانیەتی و تێگەڵێکە کە شتی لێ دروستەکرێ سمانەکە شتەکانی جوانە ئیتر جاری وەها بوو شتێکی لێ دروستە کرد حەزمە کرد ئەوە دقەتمان نەمەزانی قوڕەکە وشکە بێتەوە کە وشکە بووی سەیرەکەین زۆر جوانە شتەکە ئیتر زیاتر بۆمان کڕێ و بۆ هاندانەکەشی ئەوەیە کە وڵا بە دوای قوڕێکی چاکە ئەگەڕین یعنی ئەم قوڕە هەستەکەین سووکە کە شتەکەیەکەوێتە خوار بشکێت یا مەدالیایەکی لێ دروستەکە حەزەکەین بۆ هەموو شتێ بەکار بێ بۆ کلیلێک بۆ مۆبایلێ زیاتر ئەبێ شتەکە داینێ بەکەڵکی ئەوە نایتر بۆ کۆی کە هانی بین هەرچی داوا کرد بێ و لە توانامانان بوو بێ بۆمان کڕێەوە بەڵام قوڕێکی چاکمان تا ئێستا دەست نەکەوتەوە کە بتوانین بیپارێزین و بە کوپێکەوە بمێنێتەوە بە شتێکەوە بە مەدالیایەکەوە